من مسرور مسعود مصطفى بارزاني بخدای مزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیە و پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراقم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرن. لە ڕۆژی سوێند خواردنی کابینەکەمان لە پەرلەمان ئاماژەم بەوە کرد کە ئەرکێکی سەختمان لە ئەستۆ گرتووە، بەڵام وتمان کە پشت بەخوا و متمانەی هاوڵاتیان دەتوانین بەسەر سەختیەکاندا زاڵ ببین و ئەم قۆناغە تێپەڕین. سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. دوای تێپەڕبوونی 100 ڕۆژ بەسەر کارەکانی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمی کوردستان بابزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەبارەت بە دەرەنجامەکانی ئەو کارکردنە چی دەڵێن، لە چ شوێنێک حکوومەت کەم و کوڕی هەبووە و لە چ شوێنێکیش کاری باشی کردووە، هاوڵاتیان چ داخوازێکیان لەم حکوومەتە هەیە تاوەکو کاری لەسەر بکات و پێویستە لە داهاتوودا چی بکرێت تاوەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کەشێکی باشتری خۆشگوزەرانیدا بژین. دوێنێ سەرۆکی حکوومەت دەرەنجامی کاری 100 ڕۆژی کارکردنی حکوومەتەکەی خستە ڕوو. چی باشت بینی و چی تێبینیەکیشت لەسەر قسەکانی؟ وڵی جا بەنسبە سپاسی تەلەڤیزیۆنەکەتان دەکەن خەڵکتان، وڵی جاشتی باش لای هەموو کەس باشە، وانە هەموو کەسمان باشێ زانانی ئەمە هومێدمان بۆ پیاوەی بوو، هومێدی گەورەش. هەنگاوی باش نراوە یان لە هەندێک شوێن کەم و کوڕی هەیە؟ وڵی بڵین کەم و کوڕینی هەیە هەیە بەڵام دەمانەوێت ئەو باشتر سێمانگە وەکو ئادا پێ دوایە ئادایەکی باشی کرد بێتەوە حکوومەت. وڵی ئێمە 6 مانگەوە پێش هومێدمان بۆ پیاوەی بوو، هومێدی گەورەشمان پێ بوو، ئیشەڵا پەتری ئەو میلەتەی دەبێت چون ئەو میلەتە دەمەکە دەسەوسێتەوە، ئێمە دژمنمان زۆرە، هەموو دەور و پشمان دژمنە. باشە چەندی ئەو کاریگەریە بێمە پێمە زۆر باشە. سەرۆکی حکوومەت دەڵێ دەمانەوێت بژاردەکانی داهات سەرچاوەکانی داهات زێدەتر بێت بۆ هەرێمی کوردستان، تەنیا پشت بە نەوت نەبەستی. پێ دوای ئەمە شتێکی باشە زۆر باشە ئەو شتە. داهات ینی حەق نییە حەق ئیسان حکومەت بەس پشت بە نەوتی بەستی. یعنی شتیکە هەیە لەوەی چاتر مەسەلەن لە نەفتی چاترە مەسەلەن نەک بەو شەرتەی مەسەلەن تۆ داهات مەسەلەن زەرائی بوو ڕسوماتی لەسەر هاوڵاتیان زیاد کرد بەو شێوەی نا کشت و کاڵ بەڵێ دەرفەتی پێ بدرێت پرۆژەی زیاتر بەڵێ پیشە سازی بڵێ مەسەلەن لەو بوارانەدا مەسەلەن ئێمە لەگەڵی دانین مەسەلەن برین لەسەر هاوڵاتی زیاد کرێ بەس لە ئەو شتانەی کە جەنابەت باس کرد ئەوانە پێ بدرێت. زۆر جار هاوڵاتی ئاخێک دەچێشی لە هەندێک کەم و کوڕی کە لە وڵاتدا دەبینێ. تۆ هیچ ئاخێکت کێشاوە لە شتێک بڵێ ئاخ ئەگەر سەرۆکی حکوومەت ئەم شتەی ببینی با و بیزانی باید چارەسەری چییە بێک لەوان؟ ئێمە پێ خۆشحاڵین کە هەر بە هاتنی کۆمەڵێک دز و گەندەڵکار دوورکەوتنەوە و چونەوە کوونەکانی خۆیانە حەقە ئێساوانە نییە بەرەو ڕووی دادگا بکرێنەوەوانێ و لێپرسینەوەشیان لەگەڵ بکرێت ڕزای کۆمەڵێک خەڵکی باشی تێراون بوو کۆمەڵی خەڵک بۆ بگوتە دەکاگە ئێمە سەدەها پێشمەکەمان لە سڵتان عەبدوڵڵا و لە گوێ ڕوو نادەم لە جەبکان و مەلا عەبدوڵڵا و لە کوێ شەهید بوو، ئەمانە شاتن ناو جەرجی ئێمەدا دزی دەکەن و خیانەت دەکەن چۆن هەمومان دڵبەقی. کەوا پێویستە حکوومەت و سەرۆکی حکوومەت ینی زێدەتر من وە خۆم ئەوەندەی سپاس دەکەم قەناعەت بێ وەک سەربازێکیش ئامادەم پارێزگایی لە وڵاتەم بکەم ئەو گەندەڵێ نەمێنێ هەمومان هەمووی دڵخۆشە. سەبارەت بە 100 ڕۆژی کارکردنی حکوومەت ئەدای چۆن بۆ لەو 100 ڕۆژەدا بەڕای تۆ؟ لەو 100 ڕۆژە دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین، ئەدای زۆر باش بووە، ڕۆتینیات کەم بووە، بەڵام لە هەندێک جێ هێشتا هەرمایە. بۆ نمونە ئێستا بە زۆری لە دایرەکانی زەریبە و مرور و ئەوانە ڕۆتین ماوە وەکو ئێستا لە زەریبە لە مرور لەو دوو شوێنە ماوە لەبەرەوەی چۆن ینی ڕۆتین ئێستا ئەگەر تۆ ینی بەڕێوەبەری هاتو چۆ یان زەریبە جێی بیستی بیدەرە کاکە چیمان کردو هاوڵاتی دێ بزانین خەلەلەکەمان چێ پێی بڵێ بڵێەوە خەلەل ئیش و کارەکە زوو بەڕێ ناکرێتن. ئێستا بۆ نمونە فاسی چاو یعنی فاسی چاو هەمووی یەک جێیە هەولێر هەمووی یەک جێ لە هیلال ئەحمەر لەوێن دەرێ دەیکا ئەگە بیکاتە دووسێ شوێن چۆ لەبی
خەرکەکەش بە ئاسانی دەچی ئیشکارەکەی خۆی دەکات و دەستە دایرێ مروری کەوای لە هەندێک شوێن باش بووە بەڵام لە هاتوچۆ فەحسی چاو زەریبە وەکو خۆت دەڵێ دەبێ ڕۆتینات کەم بکرێتەوە هەر ڕۆتینات ئێستا جێیەکان یعنی میسالەن ئەگە تو دەستی زەریبەی دەدەی یەک جێیە بیکە دوو سێ جێ ئاسانتر دەبیت و خەڵکەکەی باشە چ دڵی خۆش کردی لە قسەکانی سەرۆکی حکوومەت واللهی جێگای دەستخۆشیە بەڕاستی ینی گۆڕان کاری کرایە لەو 100 ڕۆژێ من وەکو خۆم ئەو سێشەمەی ڕۆی سومە دائیرە مروری سیارەم بەناوکردنی لە علوم ئەوکەی کە پڕ دەکەی و علیزەکەی پاش علیزەکەی 5 دقی نەخیانە سیارەم بەناوکرد 5 دقی نەخیان کە سەنیوەکەش بە نیو سعاتی وەرم کردەوە عینی نیو سعات پێشێ دەچووی یەک سڕە تقریبا نیو سعاتی دەخیان بەڕاستی عینی گۆڕانکارێکی زۆر لە دائیرە مروری کە من ئیشم بۆ دائیرەی بووە وەکو عینی زراعات و ئەوانە جەمان لێ باشە بڕیارەکانی باشە بەم دوایە کە یەک لەوانە دەڵێ سەرچاوی داهاتی هەموو کوردستان دەبێ بچێتە وەزارەتی دارایی ئەنگەڕاوەتەوە بۆ وەزارەتی داراییە وەڵڵای ئیشی زۆر چاکراوە ئینشاڵڵا چاکتریش دەبی عین چاوەڕوانی لە براگەورەی بەڕاستی ئیشی چاک دەکەن قۆناغی باشمان بڕیوە و ڕەوتی کارەکانمان کەوتوتە سەر ڕاستەڕێ و دەستکەوتی بەرچاو بەتی هاتوون من پێشتریش باسم کردووە کە ئێمە حکوومەتێکمان دەوێت خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان کات ئێمە پابەندبوونی خۆمان دووپات دەکەینەوە بۆ بنیادنانی کوردستانێکی بەهێزتر و حکوومەتێک کە خزمەتی خەڵک کات نەک بە پێچەوانەوە سەبارەت بە 100 ڕۆژی کارکردنی ئەم کابینەی حکوومەتە دوێنێ دەرەنجامەکەی خراە ڕووچی لێبینی یاین باش خراپ سەرۆکی حکوومەت گوتی لەو 100 ڕۆژێ و کارانەمان کردووە شتێکی باش کردیە یانی 100 ڕۆژەکە کاری باش کراوە چ گۆڕانکاری دروست وەکو مۆزەف مۆزەف بەیانی ساعت هەش دەوام دەکات تا ساعت سێ کاروباری خەرک بەڕێ دەکاتن زۆر باش زۆر باش بەڵام هەندێک لە مۆزەفەکان دەڵێ کە دەوام زیاد بووە نیوەڕۆیان نازانین چۆن نان بخۆین بەس ئەمەی ماندوو دەکەن بەو کابرا معاش وەردەگری مادە معاش وەردەگری حەق خۆی دەوامەکەی ئەو بەیانی ساعت 11 دەسو ساعت 12 داهاتەوە کاروباری تو بەڕێوە نەدەسوو دوو بێ دەچێت احتیالی دەستی زۆر احتیالی داوامی خۆت دەکەی باشە دەست خۆشی وەزارەتی گواستنەوە پرۆژەیەکی هەیە بۆ ڕێخستنەوەی کاری تەکسی تۆ پێت باشە ئەم پرۆژێ یانیش ترسن لێوەیە کێشەکە ئالۆستر بکە باشە پێت باشە باش عیبینی زۆر باش لەبەر چی باش ینی هەندێک دەڵێن کاکە ئەو ڕێخستنەوەیە نەحەقێک دروست دەکات دەبێت نازامیتر نووسینی نمارە لەسەر دەژبوولی لەوە باش نییە باش نین ناوڵێ باش نییە مەسەن دەبینی ئافرەتە زۆزە تەشقەلە دەکات تەشقەلە دەکات تەشقەلە دەکات وەڵام بەخۆم توش نەبوویمە قەت تووشی شتە نەبوو برێن بەس هەیە مەسەن دەبینم لە برادەرەکان دی ئەوی ژۆرەوە کەم ئیشە تەکسی دەکات باشە بەس ینی بە شێوەکی گەشتی ڕێخستنەوەی تەکسی باشە سەجگەرەگەلە باشە لە بۆی کابرا مۆزەفە میلیۆنە شوەردەگەی ئیشی تەکسی دەکاتن ئەم کابراەک هیچ مەعاشم نییە بەڵێ ڕای تۆ چی بوو ینی ئێستا حکوومەت چی بکە من ئەوەن دەستخۆشی لە تو دەکەم لۆ ئەو بەرنامانەی کە زۆر هەموو ڕۆژە من متابعە دەکەم ڕێی من ئەگەر ڕێی ڕاستی دەوێت بە دیبلۆماسیەت قسە نەکەم زۆر خاڵی یعنی هەنگاوی باش هەبووە نیازی باشە بەڵام یەک لەوانە هاتنی خەرکانێکی زۆر لۆ ناو هەرێم گۆڕینی دیمۆغرافیە لە بۆ کوردستان دەبێ ئاگادار بن بەسەر چاوم کابرا ئاوارەیە خێمەی لۆ بکە لە چاردەورەی شاری مساعدە بەس نەک لێرە مرچی بەناو بکرێت پاشی 10 ساڵی 15 ساڵی دی ئەمە نرخی ئەو شتێ دەدەینەوە ملەتی کورد ینی زێدەبوونی ڕێژەی نەتەوەی دیکە و بێگانە لە کوردستان خۆمان قەومەکی کەمین تێدەگەین قەومەکی کەمین ئەوە زاوزێش کەمەوە لەدایکبوون وان زۆر جێت کێ زۆر شارانی تکە هەیە با بسنەوێن دەرێ 500 میلیۆن کەسن نەوانە ئەوە ڕێی منە ینی ئەمە لە بەزندا ڕەخلمە بەڵام ئەویش هەنگاوی باشی هاوێشتە بارەکەشی قورسە بە ئاسانی هەموو شەشی لە بۆ ناسەزر هەمووی پێ ناکرێت بەزە من ئەو ڕەخنم پێویستی بکاتە ئەو ڕەخنم هەیە دەبێت زۆر هەشیار بن زۆر ئاگادار بن چونکە شەڕ دیمۆغرافیە زۆر خەتەرترە لە شەڕی جەنگ و تۆپ و تایاری.
دوێنێ سەرۆکی حکوومەت دەرەنجامی 100 ڕۆژی کارکردنی خستە ڕوو تۆ وەکو هاوڵاتیەک لەو ینی 100 ڕۆژەدا چیت بینیوە باش بووە چیت بینیوە هەر وەکو خۆی ماوە بە خودای دەستخۆشی لێ دەکەین بەڵام وەکو برێم شتێکی دیار بیتن هیچ شتێکی نبینیمەوە هابی وەکو دیار ناوەڵە بەنسبەت کرێتیات یعنی کرێتیات هەوچ خۆیتی بەنسبەت مەعاشەکان هەوچ خۆیتی نازانم یانی چۆن ئێستا هەموو مانگ نادرێ ماش هەمومانجێ دەدرێ بەڵام وەکو پێویست نییە یانی چۆن کەمە ینی ماشەکەوانی بە ئێستا زیاتر بێ ئێستایی بابرێن ئەوانەی کەم ئەندامن ئەو چتان ئەوە کەسانە کەم کرایتەوە هەموو گازاندەیانێ بەڵام وەکو زۆر شتیکە تون کرایە دایرەکە ئێستا پەیوەندی لێ دەکەین ئێستا پەیوەندی هەولێر و بەغدا بە بەراو لەگەڵ پێشوو باشتر بووە ئەس دەکەین ئەمەش ئەس دەکەین باش ویان خراپ زۆر زۆریش باشە دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی لەگەر بەغدا ڕێکەوتن باشە دەوامەکان لە هەشتی بەیانی بوو بە سەی پاژنیۆڕۆ خزمەت زۆر شتێکی چاکە ئەویش باش تون دوتۆریەک هەیە لە دەوامەکان لە دەوایرەکان دەستخۆشی دەکەین بەڕاستی پێشتر لە دایرەکان ئەو چتانە نەبوو سعات دوو و دوو دەچوی دەیگۆ نمایە پێشەمە نیودان دەوامیان دەکەن بەڵام ئێستا وەکو زۆر زۆر باشە دەستخۆشی دەکەین بە سیواداری ینی بەرنامەی زیاتر هەبیتن دۆ ئیشی زیاتر ئیش بکرێ زیاتر لۆ هاوڵاتی بەڕاستی وەکو نەفت هەتووە 3 ساعت سارە نەفت وەرنەگرتی ینی وەکو بابرێن 100 ڕۆژە چتە کرابی لۆ نەفت نەکرایە وایە بڕیار درراوە بڕیار درراوە ئیشار درێ وەکو کارە ئێستا لە هەندێک شوێن دەستی پێکردوونەوە ئیشاڵە مەعەز دەکەین دەستخۆشی لێ دەکەین هیواداری بەرەو پێشسوونی زیاتر ببینین تونند و تۆرتریش بی زۆر دەستخۆشی لێ دەکەین شتێکی زۆر زۆر باش کرد ئەو گەنجە شتی باشی لێداوا دەکرێت ئەگەر پارپشتی هەبی من سێ پرسیارم لەسەر وەزیرانی حکوومەت هەرێمی کوردستانیە یەک ئەو مافیانە کە دێن خەرچی بەغدا و بەسڕای دێن پارە لە گەنجەکانمان دەستنی و دەگەڕێنەوە مەقسەدم کافتریا و نێرگە لە خانەکان و قمارچەکان ئەو شێ سەرۆتی ئەو وڵاتە بە تاقیید ئاگادار بی ئاگادار بی دەبیلەوە ئەو خارێک جێبەجێ بکە دووەم ئاگای لە مافیا و چاق و کێشەکانی مافیا و چاق و کێش ئیشتی باش کردی وەش کردیە باشە مافیا و چاق و کێش لەناو خەڵک لەناو خەرک هەیە بە تاقیید چ دەکا ئەو مافیا تۆ پێم بڵێ چ دەکات هەر دەکوتە سەر خەستەخانەی هەر دەکوتە سەر دوکانی عالمی غەدر دەکا بە تاقیید ماوە بەڵام دەڵێ هەندێک ژیراون بەرێ زۆری ژیران ئەخە لەسەر دەستی وی ژیرانە ئەگەر لەوە تەواتی بنە بڕی بکە بن بڕ بکری ئەمە زۆر لی مەمنون گرینگە ئەوە دووەمیشمان زانی بەێ سێم چییە؟ سێم ئەوەیە چاوی لە چینی فەقیری و قەرز فەقیر لەبیر نەکە فەقی ئێستا ئەمن ئەگەر لەسەر شتی حەقبی بە ژیان و بەڕۆ لە گەریمە کرێچیەکان خەمێکیان لێ کرێچیەکان زادە دوو ئەوەش زۆر گرینگە وەزارەتی ناوخۆ هاتوچۆ سفرە لەو شارەی لەو هەولێرەی جەنابەت لێرە سلفی لێ دەدەم مەغریبان بە 6 دقی دەگەمەوە سەر ڕێشاوێت تۆ کرێکاری بەرێ چەند ساڵە کرێکار 12 ساڵ ئەمباری 12 ساڵ ئەمباری دەکەی معقولە خوێندنەوەیەت هەیە لەسەر ئەدای حکوومەت وەک ڕاوێژکارێک دەڵێیتە سەرۆکی حکوومەت و کابینەکەی تکایە ئەو سێ خاڵە زۆر گرینگە لەبیر خنکاندنی ناو شار هاتوچۆ سفرە لە هەولێر هەدۆک بڕۆ بینی 100 متر مرورە چی لێ کاکە دیو مرورە چی لێ دێ کاکە وەرخ دەزانم ئاگای لێ نییە بەس ئەگەر ئاگای لێبی چاکردنەوەی شەقامەکان ئێرە پایتەختیاننا پێت باش زۆر چاکە پایتەختی ئێرەیاننا معقولە پایتەخت وەک شارەکانی کە باشتر بی لە پایتەختی تۆ وەکو گەنجێک ومێدت چێ بۆ حکوومەتە ینی خەڵکێکی زۆر چاوەڕوانی لەو حکوومەتە بوو ئێستا 100 ڕۆژ دەرەنجامەکەی خستە ڕۆ بەخوا دەرەنجامەخێەوە نەبوو باشە چ بکرێ باشە ئیشەکە نییە بکاتن لەو دەبایە لەو 100 ڕۆژەی چ بکرێت کاکە ڕێخستنەشدە بۆ کرێەکان دانێتن ئێستا من کرێچیمە 1,200,000 دەم ئی ئەو دوکانە چی دوکانت هەیە کرێچیمە 1,200,000 دەم 1,200,000 ئێدە بەچ دەردێتن ینی دەبایە لەو 100 ڕۆژە حکوومەت بڕیارێکی سەبارەت بە ئەدیکو ینی لەبیر کرایە کرێت ئەدیکو لەبی کرا 1,200,000 بۆ لەو دوکانە چێوها 1,200,000 بە خۆت وەدێ بووە ئەو نرخەیداناوە ساحب دوکان باشە تۆ ئەگەر ڕازی نەبی ناتوانانی بچیە دادگا بڵێ کاکە و کرێ زۆرەکەم بدەیکەم کەەوە دەێت چۆکە چێ دەڵێت چۆ ساحب دوکان بەڵام بەپێی یاساکان چی یاسایەکە ئێستا نییە یاسا هەیە تۆ سەردانی محکەمەت کردووە کەس جێ دەگری جێ لێ ناگرن نەبیتن جێ ناگرن لە یەکجێ پێت باشە حکوومەت
یاسایەک ڕێکخستنەشی دانێتن لەسەر لەسەرکرێ میسال ئەوە گوناح دوکانەکە ملیۆنە 100,000 بدە وەیە مانجی ملیۆنە 100,000 پێ نابڵێتن ئەو مەس سایب دوو منداڵم لێرە کرێت چیمە تۆ دەڵێسی تۆ حاجی ژیان چۆنی سحەت چۆنە بینیت دوێنێ کاک مەسرۆر باسی لە 100 ڕۆژی کارکردنی کابینەکەی کرد چی دڵخۆشی کردێ وە چیش ماوە بکرێ و پێویستە چی بکرێ تاوەکو ئێستا حکوومەت بیری لێ نەکردەوە ئەوەی لە 100 ڕۆژەی کرایە بەسی ساری پێشتر نەکرایە ئەوە دیەک بەسی ساڵی پێش نەکرایە بڕۆت سەرداین دایرەکان بکە بزانم لە هیچ جێشەیە دەرکە هیچ بەڕێوبەرە قەپات بی هەمووی کرایتەوە لەسەر پشتە ئێستا لەسەر پشتە بڕۆ مڕات باوەش پێشانەکە دیگۆ بڕۆ یعنی ئێمال دەکردی ئێمال بەتواتی ئێمال دەکردی ئێستا ئێمالکردن نییە 100% باشە پێویستە چ بکرێ ئێستا ئەم برادەرە گوتی من دوکاندارم حکوومەت ئاگاداری ئەوە نییە کرێ گرام بووە دەڵێ کرێ گرام بۆ کرێ خان و گرام بۆ کرێ دوکان گرام بۆ پێویستە بڕیارێک دەربکات کاکە چێشکێک بە ئاسمانێدا بێ حکوومەت ئاگادارە ماقول ئاگادار نەبی کرێ گرام بووە بەس پێویست نییە چارەسەر بەر پێویستە چارەسەر بکرێ ئەگەر ئەو چارەسەر بکرێ یعنی ئەو ئەشیانەی لە دەرێکەش دێ لێرە هەرزان دەبیتن ئەخر کابرا ئێستا کە دوکانی هەیە ئەشای لە دەرێدەنی دەور پێم بێ دەرزیەکە بیت بە عێراقی بی کوردستانی بی هەیان نییە کەوایە تۆ لە ئەدای حکوومەت ڕازی بوو لە 100 لە 100 لێ رازیمەوە و هیوادارم زیاتریش بی ئەوەندەی کرایە یعنی ناگبرێ کافیە و هەر خلاص و تاوا دەستیان بشۆن و لێ دابنیشن نەئە باوەڕ بکە دوێنێ وەزیرم دیتیە بە تاقی تەنێ بەبێەوە یەک حیمایە لەگەربی یەک کەسی لەگەربی شایدیشم هەیە هاتیە لەگەر من لە سەفی من دانیشتە چایش خواردیتەوە هەستا احتیادی خۆی ڕۆیە لەوەی یعنی ئەوە کیفایەتە کاکە و ئەمنیەتە ئەو سادەیە جوانە ئەو زۆر شتێکی جوانە دوای کاکە قەنیە بەتەنی حکومەت نەیکردیە ملەتش کردیتی یعنی ئەو 100 ڕۆژامە هەبرین دەستخۆشی لە حکومەتی دەکەن حکومەت دەکەن نەخێر لە حکومەتیش دەکەن لە ملەتیش دەکەن ئەگە ملت هاوکار نەبی حکومەتی چی پێ ناکرێ باشە تۆ پێم بڵێ دەگوترێت سەرۆکی حکوومەت بازدەوە دەکات دەڵێ ڕێژەی گەندەڵی تا ڕادەیەکی زۆر وامان کردووە بوەستێ ینی گەندەڵی نەکرێت هەستت بەوە کردووە لە واقع واللهی شاءله گەندەڵی نامینێ بەس گەندەڵی لە بۆ عام کەس پراوێز نەخرێ هەموو بێک چاوتە ئەو دەڵێ هەمووان لە بەردەم یاسا یعنی ئەو وا دەڵێت سەرۆکی حکوومەت دەڵێ ئەو هەمووان دەبێت لە بەردەم یاسا سەبارەت بە گەندەڵی وەک یەکن لێپرسینەوەی لەگەڵدا خەڵک چی دێت خەڵک دێ گەندەڵ نەمینێ ئیش کارەکە هەبیتن وەزعکە باش بی بەس هەموو بەیەک چاوتە مشا بکرێت بڕیارێک لە حکوومەت دەرچوو ئەم بڕیارە چۆم و سەبارەت بە لێدانی لۆگۆی حکوومەت نابێت لە دوای سێوە کاری پێ وڵا خۆشتەچی باشە خراپ نییە باش بوو ئەرێ وڵشتەچی باشە برێن بە خراپبیێتی خراپ نییە بەڵام ئەگە بێت و کاری پێ بگرێتن بۆ ینی جێبەجێ نەبووە بە خودای تا ڕادەیەک فەرقەچی کردیە برێن فەرقی نەکردیە بەڵام تەجاوزات هەر هەیە کەمێک هەیە بەس ئەشەر نیە تەجاوزاتەکەمەکە دەیبینین ئەوە بێتن احتیمالە بە کتاب بیە و کێشەکە چی ئێستا بۆ نمونا کێشەکان چی ئێستا تا ئێستا تۆ دڵگران بووی لەوەی لەوانەیە تۆ لە بەڕێوەبەراتەکەی خۆت ڕێگان نەدەی شۆفێر سعات سێ ئۆتۆمبیلی حکومی بەکاربێن وانە وایە ڕاستە ڕێگان بەڵام هەیەشە دەبینی ئێستاش دەبین بەڵام هەندێک جارش دەبین شتی هەر ڕووەدا زانانی چ ڕوودەدا لەبەر چ ڕوودەداتن دەبینێت تو بەکارێک دەردەچی کارەکە لێ جێبەجێ نەبووە حتمما پاش سعاسێ دەگەڕێ و دایرێ ناتوانین ئەوە ببین بەسیە ئەو پەڕی سعاتێک فەرق دەکاتن ئەو پەڕی سعات و نیەک دو سعات ئێوە ئۆتۆمبیلی حکومی دەبینن لە دوای سعات سێوە قەت دەیبینن لە جادە هەیە دەگەڕێ دەسوڕێ بڕێ بڕیارەکە باش جێبەجێ بۆیان کەم بەخوای جێبەجێ دەکرێت ئەگەر پێگیری بن باش هەتا ئێستا باش باشە ئەدای حکوومەت لە 100 ڕۆژدا چۆنت بینی باش پێت باشە باش تۆ دەڵێ چی باشە زۆر دەبینم ئەو ئۆتۆمبیلان زۆر دەبینم لە دوای داوامیان لە حکاتی احتیادی لە کاتی احتیادی بەس لە کاتی احتیادی بەس لە دوای داوام لە دوای داوام دەبینی ینی بڵێ بەڕاستی دەستخۆشێکی زۆر لە جەماعەتی لێژنەی تەندروستی دەکەین و بە دوواداچوونی قایمقام لە ڕووی مەوادی غیزایی و ئەدەواتی خواردنەکان تۆندیەکی زۆر باش هەیە مانی فەرقی کردووە زۆریش فەرقی کردیە هیوادارین باشتریش ببی باشتر ببیتن خراپ نییە و بە شکلێکی ئامی 100 ڕۆژەکەی هەندێک بابەت هەبوو مەسەرەن بەبەر چاوکەتیە لە بۆ کەمواتن ئەمە کە دەوائیر نازانم باشە هەندێک کێشەی گەورە هەیە لە کوردستان کارەبایە ئاوە
ڕێگا و بانە پێ دوای هەنگاوی بۆنراوە بۆ چارەسەرکردنی بە تایبەت ینی ئێستا دەبینین پرۆژێ ڕێگا و بانە بەخوای بکەن زۆر باشترە هێشتا بکەم باشترە بەس لەو 100 ڕۆژە شت کراوە تقریبا کراوە تقریبا چ دڵخۆشی کردی لەوانەی کە کراوەبی ینی دڵی خۆش کردبی چ بوو بەخوای کە دڵی خۆشکردم ڕاستەکەی هیچ لەبەرەوەی ڕۆتینەتی خۆی دەڕوە بەس تەسەڕوعات لە ئیشەکان هەیە ئاین دەکرێت ئەوەی ئیهمال کرا و پێشتر ئێستا دەکرێت ئێستا ڕۆتینات هەیە لە دایرەکان لە دایراتەکان ئیشەکان باش دەڕوە باش دەڕوە واللهی بەخصوصن لە مەجای مرور باشە سەرۆکی حکوومەت هەموو داهاتی کوردستانی خستەیە خەزینەوە خستە ناو یەک خەزینە گوتی ئەو پارە نابی لەم لاو لەو کردیە خستە ناو وەزارەتی دارایی ئەمە پێت باش بوو هەنگاوێکی زۆریش باش بوو لەبەرچی باش بوو لە بۆ لە مەساعدی خۆمان و مەساعی خۆیوانیش پێویستە دەخیل یەک دەخیل نابی لەولا باش نییە ئێستا پێم بڵێ ئەو فەلاحان چیانی بەو خدای نەفەلاعین و نا ئاخۆرەوەی نە هیچ نییە هیچ نینە باشە پێم بڵێ حکوومەت 100 ڕۆژە دەستی بەکاری فعلی کردووە ئەدایەکەی چۆن بوو بەرهەمەکەی چۆنە بەخوای بابی بابوون ئەمە دەمانەیە ملت بە عام پێکەوە بژێ ئەوانە ئەوڕۆ باوشی ملەتن دەبی ئەوان ئاور لە ملەتەکە باش بووە بەخوای جارێ باشە لە چیەوە دەست پێ بکەین ینی بۆ نمونە حکوومەت دەڵێ پرۆژەمان بۆ ئەوە هەیە لەمە و دووەکە کە هەر دەڵێن نەفت دەبێ ئەمجارە پشت بە کشت و کاڵ ببەستین کاری جوتیاری کارگەی گەورە دروست کرد ئەمە پێ وایە بەس قسەیان بە کرداریش جێبەجێ دەبی زۆر جارە ئەو قسانە کراوە زۆر جار حکوومەتەکان باسییان کردووە پێ وایە بە کرداریش دەبی بەکرداری چ دڵخۆشی کردی ئێستا بینی دڵ خۆش بوو بڵێ وڵای پێشترەوە نەوە بەز ئێستا ئەو بەخوای دڵخۆشەکەمان ئەوەیە ئەمە لە سەر و سەرەتی خۆمانین لەناو مرک و ماری خۆمانین وەکو ئەوانە مارکاون و ماروێران نەبووینە دەربەدەر نەبووینەوە ئەوە زۆر مهمە بەس هیوادارین ئەوانی حکوومەت ئەوڕۆ برێن دەرێ حکوومەت باوی ملەتە حکوومەت لازمە ئاور لە ملەتی بداتەوە ئەو 100 ڕۆژە ئادا حکوومەت ئەمە بەس چاوەڕوان دەکەین یعنی هێشتا نەماندی تێکردار ناوەڵا بەڵام هەندێک بڕیار دەرسۆ بڕیارەکان جێبەجێ نەبووە مەسەن ئێستا بتەوێنێتەوەی دوو زۆنە زۆنی سەوز و زۆنی زەردە وایە نەمانی ئەو دوو زۆنە هەر بێک دەقەی دەکرێت دەتەوێت کوردستانی بکێ یەک پارچە وایە زۆنی زەرد و سەوز نەمینێت گەندەڵی بنبڕ بکرێت گەندەڵی بنبڕ بکرێت لە سلێمانی لە دوهۆک لە زاخۆ لە هەولێر بە لە حەزات دەکرێت دوو مەنسوولی بابان کات من ئەینە لە کادا لە بەرچای ئەو خەرکەی مەحاسەبەیان کاکە ئەوە ڕادبەکەی 2 ملیۆنە داهاتشی لە 100 ملیۆنی زیاتر لە چی بوو؟ بەشێکی بەرچاو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن لە ماوەی 100 ڕۆژی ڕابردوودا تا ڕادەیەکی بەرچاو کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە لەگەڵ ئەوەشدا دەڵێن کێشەی کەمی کارەبا کێشەی نەبوونی سوتەمەنی نەوت و چەندین کێشەی دیکە لە کەرتی تەندروستی و کێشەکانی دیکەی هەرێمی کوردستان بە تایبەت کە پەیوەندیدارن بە خەڵکی هەژار و کەم دەرامەت و کرێنشین پێویستە لە داهاتوودا کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کاری جددی لەسەر بکات و بتوانێت بە شێوەیە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و بکات قەیرانەکانی ڕابردوو کە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان کێشە و گرفتێکی زۆری ئابووریان بینی لەبیر بباتەوە تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست